سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام، خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێی پێرت پێتان دەگەمەوە. لەم بەرنامەیەدا باز لە تەسکیەی نەفس دەکەین. لە میوانەکانم دەپرسم ئایا تەسکیەی نەفس چییە و نەفس چۆن لەسەر قوربانیدان ڕادەهێنرێت. لە ڕۆژگارێکی وەکو ئەمڕۆدا کە دنیا ڕووی هەمووانی بەلای خۆی داوەرگێڕاوە، ئایا تەسکیەی نەفس چ گرنگیەکی هەیە؟ ئایا تەسکیەی نەفس بە شێوەی تاک و فەردی دەکرێت یاخود بە شێوەی کۆمەڵ و دەستە جەمعی؟ بۆ وەرگرتنی وەڵامی ئەم پرسیارانە دەچمە لای میوانەکانم. تەسکیەی نەفس خۆی تەسکیە لە کەلمەی زەکاوە هاتووە، زەکانی پاک و خاوێنی کردووە. زەکاه یعنی تەهەڕە و یعنی و پاک و خاوێنی کردەوە. هەر بۆیە زەکات پێوترێ زەکات، چونکی ماڵ چڵکی تایە هەتا ئەو زەکاتەی لێ دەرەکرێ، ئیتر بەو زەکاتە ماڵ پاکە بێتەوە. قورئانیش فەرمێ وەنەفس وما سەواها فألهمها فجورها وتقواها قد أفلح من زكاها وقد خاب من دساها. خوای تعالی سوێنە خوا بە کۆمەڵە شت لە سوورەتی شەمسە، هیچێ لەوانە سوێنە خوا بە نەفسی ئینسان کە خۆی دروستی کردووە. خاڵق و سوێن بە مەخلوقی خۆیە خوا بۆ ئەوەی ئینتیباهی ئێمە ڕابکێشێ، سەرنجمان ڕابکێشێ کە ئەو شتە زۆر گەورەیە. ئەفەرمێ قەسەم بە نەفس و قەسەم بەو کەسەی کەوا نەفسی ڕێساز کردووە، ڕێسازی نەفسی کردووە و جوان دای ڕشتووە کە خاڵق خۆیەتی جل جلاله. ئەفەرمێ قد أفلح من زكاها، بەڕاستی بەختەوەرە کەسێ تەسکیەی نەفسی بکا و پاڵفتەی بکات و لە چڵک و پڵک و گوناه پاکی کاتەوە. وقد خاب من دساها، بەوبەختە چارەڕەشە. خائب یعنی بەوبەخت و چارەڕەشە کەسێکەوە ئەو نەفسەی چڵکن پڵکن بکا بە گوناه و تاوان و گوێی پێ نەدا و تەوبە نەکا لەسەر گوناهەکانی. کەوا بوو جارێ معنای تەسکیەی نەفس ئەوەتانێ ئینسان ئەو نەفسەی پاڵفتە بکات و وەکو چۆن تۆ مسێک کە ژەنگە ئێگرێ ئەبێ بچی بە جۆرە لە جۆرەکان ئەو ژەنگەی لێ بکەیتەوە. نەفسی ئینسانی زۆر کات ئاوا ژەنگە ئەیگرێ ئەبێ پاکی بکەینەوە، چونکی تەسکیەی نەفس وا ئاسان نییە. بەڕاستی تەسکیەی نەفس زۆر ماندووبوونی ئەوێ، زۆر شەکەتبوونی ئەوێ. کاتێک کە ئینسان تەسکیەی نەفسی کردو و نەفسی خۆی ڕاگرت، معنای وایە بەرەو ئەوە ئەڕوا کە ئیتر فێری فیداکاری بکات، چونکە یەکێک لە ئەسبابی تەسکیەی نەفس ئیثارە. ئیثار ئەوەتانێ تۆ برای مسلمانە خوشتی مسلمانە فەزڵ بۆی بەسەر خۆتا. بۆ نمونە لە کاتێکا تۆ لە مەجلیسێکا دانیشتووی دوو کەسن، یەک سێ و هێلوە مەسەلا حتا حەزەکەی خۆ هیچی لێ نەخۆی بە شەرتێ براکە و بیخوا لەتی ناکەی لە ناوەڕاستەی کاکە هەمووی تۆ بیخۆ لەبەرە مەسەلا بڵێن ئەو برسیترە یا تۆ بە قووەتری ئەو لاوااسترالی من هیچی لێ ناخۆم هەمووی بۆ تۆ، سێوەکە هەمووی بۆ تۆ. ئەوە پێوترێ ئیثار. ئیثار یعنی فەزڵی کەسێتر بۆی بەسەر نەفسی خۆتا، بەسەر خودی خۆتا. ئەوە جۆرێکە لە جۆرەکانی تەسکیەی نەفس، کەوا و بەڕاستی هەر تەسکیەی نەفسە ئینسان فێری فیداکاری ئەکا و فێری بەخشین ئەکا و فێری قوربانیدانی ئەکا لە پێناوی یەکەم لە پێناوی خوا. و ئینسانیش کە لە پێناوی خوا ئیشی کرد خوا محتاج نییە بە خواردن و خواردنەوەی من. تۆ لە پێناوی خوا ئیشەکەی معنای وایە یارمەتی خەڵکە دەی، بەڵام لەبەر خاتری خوا ئەوە فیداکاریە. چونکی فیداکاری ئەوەتانێت تۆ یارمەتی من بی بە تەمای ئەوەیش نەبی چاکەکەم لێ بسەنیتەوە ڕۆژە لە ڕۆژان، یعنی بالمقابل چاکەم لەگەڵا نەکەی، بەڵکو چاکەم لەگەڵا بکەی لەبەر خاتری خوا و لەبەر خودی چاکە و چاوەڕوان نەکەی ڕۆژە لە ڕۆژان من بەقەدەر ئەو چاکە لەگەڵا بکەمەوە. ئەینا ئەگەر وا بێ وەکو فرۆشتن وایە. مەسەلەی تەسکیەی نەفس و پەروەردەی دەروون مهمەیەکی یەکجار گەورە و پیرۆزە و ئیشی پێغەمبەران بوو عەلەیهیم سەڵات وەسەلام. و سەرەتا کە خوای گەورە باس لە ناردنی پێغەمبەرەکە صلی الله علیه وسلم یەکێ لە ئیشە گرنگەکانی باس لە تەسکیەی نەفسەکە. فەرمی هو الذي بعث في الأميين رسولا منهم يتلو عليهم آياته ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة وإن كانوا من قبل لفي ضلال مبين. لما يتخوای گەورە بەڕوونی باز لەوەیە کە یەکێ لە مەهامی پێغەمبەرانی پێشوو و لە ئاەتەکانی کا باس کراوە و پێغەمبەری خۆمان صلی الله عليه وسلم لێدا بریتێ لە تەسکیەی نەفس. لەبەرەوە پاکردنەوەی دڵ و دەروون و ناخی مرۆڤ زۆر گرنگە بۆ نزیک بوونەوە لەخوا، چونکە بەم پاک بوونەوەی دڵ و دەروونە وردەوردە ئەم مرۆڤە سلوکیات و ئەخلاقیاتی ئەگۆڕێ بەو شێوە مامەڵاکە کە خوای گەورە پێی خۆشە و پێی ڕازیە و بەهۆشەوە وردە لە خوای پەروەردگاری خۆی نزیک ئەبێتەوە. لەبەرەوە لە ڕاستیە تەسکیەی نەفس
یەکجار مهمە وە گرنگە و ئیشی پێغەمبەران بووە حتا پەروەردگار کاتێ ئەمر بە موسا کە فەرمی بڕۆ بەلای فیرعەونە فەرمی لەعەلەهو یەتەزەکەڕ ئەو یەخشە بەڵکو بیری بکەوێتەوە و بەڵکو پاک بێتەوە اذهب إلى فرعون إنه طغى فقولا له قولا لينا لعله يتذكر أو يخشى يعني بير بكيوتو الأخواب ترسي دلدروني باك بيته ولو كبروا فيزو كيدعي ألوهيتك بوخو يدعي خوايتك بوي لراسيا يتشي لإيشا قلنقكاني بيغمبران عليهم الصلاة والسلام بريتيب ولا پاکشکردنەوەی دەروونەکان تەسکیەکردنی دەروونەکان پێگەیاندنی دەروونەکان بۆ ئەوەی ڕنگ باتەوە لە سولویەکات و ئەخلاقیاتانە و بیزات پێغەمبەری خۆمان صلی الله عليه وسلم یەکێ لە ئیشە گرنگەکانی ئەوە بووە. بێگومان ئێمە ئەگەر سەیری وشەکە بکەین وشەی تەسکیە یا وشەی زەکات یا زەکا با بڵێن لە ڕووی زمانەوانیەوە لە زمانی عەرەبیە بە مانای گەشەکردنیەت وشەی با بڵێن زەکا یا زەکات بە مانای گەشەکردنیە گەشەکردنێک کە بە هۆی با بڵێن بەرەکەتێکەوە کە بەرەکەت دیارە مەبەستمان لێرە بەرەکەتی ئەو هێزەی کە هێزی باڵا دەستی گەردوونە کە ئێمە پێڵێن خۆی گەورە وەوشەی بەرەکەتی ژەگەر با بڵێن تۆزێ وردیکەینەوە بە مانای چاکەی بەردەوامیە خێری بەردەوام یعنی بە مانای ئەوەی بەیەک یعنی ئەگەر بە زمانێکی سادە بڵێن کەواتە زەکات یا تەسکیە بە مانای گەشەکردنیە گەورەبوونیەت ئێمە ئەزانین ئەگەر بەپێی یاسای فیزیکی سەیری گەردوون کەین بەپێی گەردوون و بەپێی یاساکانی گەردوون ئەبینین کە زۆربەی جانەبەرەکان زۆربەی بوونەوەرەکان قۆناغی بچووکی و قۆناغی گەشەکردن بەرەو گەورەبوونیان هەیە یعنی ئەمە لە هەموو بوونەوەرەکات ئەتوانڵێن وەکو یاسایەکی جێگیر هەیە بەڵام ڕەنگە جیاوازی لێوان مرۆڤ و جانلەبەرەکانی تر لەوا بێ کە گەورەبوونی مرۆڤ لەگەڵ گەورەبوونی جانلەبەرەکانی ترا خاڵی هاوبەشیەوەیە کە لە ڕووی فسیۆلۆجیەوە و فیزیکیەوە هەردووچیان گەورە بن ینی بەشکەی ئاسکێک یا بەشکەی باڵندەیەک وەکو منداڵێکی بچووک لە ڕووی فسیۆلۆجی و لە ڕووی بایۆلۆژیەوە گەورە ئەبێ بەڕاستی بەڵام جیاوازی نێوان ئەو دوانە بریتێ لە چی لە جیاوازی لە لایەنی دووەمە کە لایەنی دەرونیە بەڕاستی مرۆڤ لە ڕووی دەرونیەوە ئەتوانێت گەورەتر بێ تواناکانی گەورەتر کا بەڵام جانلەبەرانی تر ناتوانێت ئەو کارە ئەنجام بدا بۆیە ئەبینین ئەگەر ینی با بڵێن جانلەبەرانی تر هەزاران ساڵ لەمە و پێش چۆن بوون لە ڕووی توانا و لە ڕووی با بڵێن هێزی ناخێکی خۆیانەوە ئێستاش هەروان هیچ جیاوازێکیان نەکردووە بەڵام مرۆڤ وان نییە بەڕاستی اینجا بینە سەر ئەوەی کە بڵێن کاری با بڵێن مرۆڤ ئەم کارە بۆ ئەکا یا با بڵێن چۆن ئەکا ئەگەر ئەو تابینە با بڵێن وا پرسیارەکە بکەین مرۆڤ یعنی ئەتوانین بڵێن ئەم کارە بەوە ئەکا کە کۆمەڵێک توانا کۆمەڵێک قابلیت کە لە ناو خودی خۆیان هەیە چ بە با بڵێن دوو لایەن چ لایەنی با بڵێن خێرخوازی و لایەنی باشی کە لە ناو دەرونی مرۆڤ هەیە چ لایەنی با بڵێن ئەوەی کە پێوترێ شەڕەنگێزی کە زۆر جاریش ئەوەی کشی کە پێوترێ شەڕەنگێزی لە خودی خۆیان ئەگەر بتوانێت تەوزیفێکی دروست بکرێ خراپ نییە ینی بۆ نمونە تووڕەیی ڕەنگە زۆر جارێ ئەگەر بە کەسێکی ئاسایی بڵێن تووڕەیی چییە مەسەن ئەڵێ وەڵا شتێکی خراپە ئینسان تووڕە بێ بۆ نمونە یا بۆ نمونە ئینسان ڕقلێبوونەوە بۆ نمونە ڕەنگە بڵێ ڕقلێبوونەوە لە خودی خۆیان خەسڵەتێکی خراپە بەڵام ئەگەر بتوانرێ ئەمە بە شێوەیەکی سیستماتیک یا بە شێوەیەکی با بڵێن بە شێوەیەکی دروست لەژێر ڕۆشنایی هێزێکا کە ئەم هێزە وەکوتم ئەو کەسەیە کە ئەو ڕێنمایی ئەکا بۆ ئەی کە چۆن بتوانێت ئەم هێزانەی کە لە دەدونی مرۆڤ هەیە چوەکو تاک و چوەکو کۆمەڵ ڕێژی بخە ئەو کاتەکە ئەکرێت بێتە هێزێکی باش ینی پوختەی پەیامی پێغەمبەران بە شێوەیەکی گشتی ینی ئێمە سیرکەین لە کۆنەوە ئیبراهیم پێغەمبەر درودی خوای لەسەر بێ یەکێ لە نزاکانی کە کردوێتی بۆ با بڵێن نەوەی مرۆڤایەتی بە تایبەتی نەوەی دوای خۆی لەو ناوچە جوگرافیی کە ناوچەی نیمچە دوورگەی عەرەب و با بڵێن ڕۆژهەڵات بووە بە شێوەیەکی گشتی
فرميت ربنا وابعث فيهم رسولا منهم يتلو عليهم آياتك ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة. يعني أو دعائك إبراهيم پیغمبر درودی خواه لسر به کردویتی بزور به هوشیارانه کردویتی داوای ئەوەی کردووە کە پێغەمبەرێ بێ کە یەکێ لە کارە بنەڕەتەکانی بریتی بێ لە تەسکیە کردن. بەڵام دواتر طبعاً کە قورئان یەت وەڵامی ئەم هینە ئەداتەوە با بڵێن وەڵام بڵێن داخوازیەکە و نزاکەی ئیبراهیم پێغەمبەر قبوڵەکە و پێغەمبەرێکی بەڕێزی وەکو محەممەد درودی خواه لەسەر بێ دێت ئەم جارە قورئان هاوشێشەکەش ڕاستەکاتەوە وەڵێ هو الذي بعث في الأميين رسولا منهم يتلو عليهم آياتك ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة. يعني اللي را بمفهوم أمريكا القرآن راسي كدوتو بو دعاء پیغمبر اللي را تسكية بيش تعليمي جكوه كما زور مهمة اللي را. يعني اللي إبراهيم پیغمبر عليه ربنا وابعث فيهم رسولا منهم يتلو عليهم آياتك ويعلمهم الكتاب والحكمة ويزكيهم كيف الدعاء يتلو عليهم آياتك ويعلمهم الكتاب والحكمة. بلام لما القرآن كأيها وششكي بالراس كاتوا تسكية خاطر بيش هينوا بيش تعليم هينوا أي باشا ما بس شيء يعني أخويا من موضوع شيء زور قولي بابلين فلسفية من وهاستكم يعني أي هو ك لا بمفهوم قرآني تلاوي آيات هو الذي بعث في الأميين رسولا منهم يتلو عليهم آياتك ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة تلاوي آيات يعني أويك آيات كان نشانة كان خدا شد نشانة قردونية كان مثلا مروف لدوروبر ولا قردونا أيبين لخدي آياتي آفاقي آياتي أنفسي بتعبير القرآن أو دو بولانيك قردويتي شد نشانة كان هبوني خدا يزيكي بالا لقردونا شل قردونا به وشل خدي مروف خويا به يعني زوجة لخودي مروفي خوم يعني لخودي خوم أنا زوجة جيبنجي خدا أبينين براسي وكسان مروفا كانوا كتنان دوكو بودا مثلا بودا زوجة باوري بمسألة تأمل ذات أو كبيولا مديتيشن شربونه تركيز بون جاكسا كم ما يعني بختي بيامي بيغمبران بشيء بنرتي كاري بيغمبران وروح كي بيتيلا مسألة تسكيكا يكبلا كردوكاني دل كعلماء عقيدة ونفس وعلم نفس باسيان كردوا تزكية واتا باك كردنوا طهارة وباك لما كردن ودر كردني همو بخلواتكي نفس كالقل نفسها هاتوا تاوكو وايد بيك اخواي جورك سيون بو نفسانا اخوا ونفسي وما سواها قد أفلح من زكاها وقد خاب من دساها واتا النفس لناخي خويا دوشتی تایە یانەکو بە دوو ئاراستە ئەڕوا ئەگەر کەسێک پاکی کاتۆ لە پیسەکانی و تەهارەت و تەهزیبی بکە کارێکی پێ بکە کەوا ڕای بێنێ لەسەر کردەوە چاکەکان سەرفەرازە و کەسێکیش ئەگەر پێشێلی بکە واتە ئەو شتانەی کەوا باشە نەیەڵێ وەشتە خراپەکان پرە و پێبدا ئەفەرمێ بەدبەخت و ئاخر شەڕە بێ. خوای گەورە لە سوورەی ئەعلاش هەروەها باسی ئەوانەکە قد ئەفلەح من تەزەککە باسی ئەوانەکە کە نەفسیان پاکەکەنەوە. ئەم تەسکیە واتە پاکردنەوە دیارە نەفس لە قورئانە بە چەند شێوەیەک بە مطمئینە بە لەوامە باس کراوە و بە ئەمارە بسوء باس کراوە لە باش و لە خراپ و لە مامناوەند و باش و جارجاری خراپ هەموو جۆرەکانی نەفس هەیە. بەڵام تەسکیە بە معنای پاکردنەوەی پێویستە بە معنای ئەوەی کە پێویستە لەسەر هەر کەسێک ئەوێت تەسکیە بکە ڕای بێنێ لەسەر شتە چاکەکانی کردەوە چاکەکان و لە کردەوە خراپەکانیش دووریخە. ڕاهێنانی ئەمەشە پێویستی بە تەربیەتە بە تەوجیهە و بە کاتە و بە حوسڵەیە کە ئینسان بێتاقەت نەبێ. بۆ نمونە خوای گەورە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە باسی علمەکە و باسی حلمەکە کە دوو صیفەتن لە ئینسانە واجبە هەبێ علم بە فێربوونە إنما العلم بالتعلم يعني با زور لێکردن و بە هەوڵدان و إنما الحلم بالتحلم فەرموویەتی تووڕە نەبوون لە شوێنێکا کە تووڕەبوون زەرەرەدا و خۆگرتنەوە لە کاتێکا کە پێویستە ئینسان خۆی بگرێتەوە بە زۆر لە خۆکردنە. ئەمەش عولەمای نەفس وتویانە ئینسان ئەتوانێ هەموو صیفەتێک فێر بێ ئەوە نەبێت کە ئینسان بڵێ من وەڵا تەبیعەتم هەروایە تووڕەم یان تەبیعەتم وایە زوو بڕیارە دەم یا تەبیعەتم وایە مەسەلەن تحملی هەندێک
قسە ناکەم یەکسەر جواب بدەمەوە بەڵکو هەموو حیوانە مفتەریسەکان لە ژیانە ئەگەر ڕاهێنەری خۆیان بێ وای لێ کاتە کە دەسەموویەکە ڕقسی پێیەکە سەمای پێیەکە بە قسەیەکە بە ئیشارەتی ئەجوڵێتەوە لە شێر و پڵم و ورچ و هەموو حیوانەکان تاوەکو بگرێت و حیوانە ئاسایەکان ئەتوانێت ڕابێت و نەفسی شەروایە بە تەرویز واتە بە ڕاهێنان فێری هەموو کردەوەی چاکە بێ. وەڵی ئێستا لە هەموو کات زیاتر ئێمە محتاجین بە تەسکیەی نەفس چونکی بەڕاستی مادیەت دنیاپەرستی خودپەرستی عکسی ئەو ئیثارەی کە باسمان کرد عکسەکەی ئەنانیەتە. ئەنانیەت لە ئەنەوە هاتووە، یعنی من هەرچی و پێ بڵم تۆ بڵێ ئەنە من يعني هر خۆت بخوێنیتەوە. جا عەرەب پندێکیان هەیە لێ ئەنە وەئەعوذ بالله من کەلیمەتی ئەنە، پەنا ئەگرم بەخوا لە کەلیمەی ئەنە، چونکی شەیتان بە ئەنە مەغرور بوو سەرگەردان بووتی ئەنە خەیڕ منه خەلەقتەنی من نار وخەلەقتەه من طین، بەوە سەرگەردان بوو کە خوا لەعنەتی لێکروتی من چاترم لە ئادەم بۆچی سەجدە بەرم بۆ ئادەم. فەرمانی خوای گەورەی شکان لەبەر خاتری کەلیمەی ئەنە. جا ئەنانیەت لەوە هاتو، یعنی خودپەرستی، بە کوردی بڵێن خودپەرستی، خۆپەرستی، یعنی ئەو خۆپەرستیە زۆر ئەمڕۆ زاڵ بۆ بەسەر هەمومانە، لە سەرکردەمانەوە، لە ئەمیرمانەوە تا فەقیرمان ئەنانیەت زاڵ بۆ بەسەر هەمومانە ئیلا ما ڕەحیمە ڕەبی، مەگەر کەسێک کە خوا ڕەحمی لێ کرد بێت و لەو بەڵا کوشندەی ئیمان کوشندەی دین ڕزگاری کرد بێ. زۆر مهمە ئەمڕۆ ئێمە هەوڵ بین بەڕاستی کەوا بە دوای تەسکیەی نەفسا بگەڕێن. جا ئیتر بە خوێندنەوەی ئەو کتێبانەی کە باسی تەسکیەی نەفسمان بۆکە، بۆ نمونە وەکو قوت القلوبی ئەبو طالبی مەکی کە ئیمامی غەزالی زۆر ئیستیفادەی لێ کردووە لە کتێبی ئیحیاکەیە، زۆرینەی شتی یا بڵێن زۆر شتی لە قوت القلوب وەرگرتووە. قوت القلوب یعنی زادی دڵەکان، توێشووی دڵەکان. ئەمجا ئیحیای غەزالی خودی خۆی باشترین وەسیلەیە بۆ ئەوەی کەوا ئینسان فێری تەسکیەی نەفس بکە. و زۆر کتێبی تریشمان هەیە لە کوردیە، ئیسا نایەتەوە سەریادم ئەتوانم بڵێم وەکو کتێبەکانی مامۆستا حەسەن پێنجۆنی، مامۆستا حەبیب محەممەد سەعید، مامۆستا فاروق مەکتوباتی کە تەرجمە کردو مەکتوباتی سەعیدی نورسی بۆ کوردی، پەیامەکانی نور، ئەمانە بەڕاستی جوان فێری تەسکیەی نەفسمانەکەن، وا ئەکەن لە ئینسان بەرەو تەسکیەی نەفس بڕوا کەوا بوو بەڕاستی لەم کاتی خودپەرستیە، لەم کاتی ئەنانیەتە زۆر زەرورین ئێمە فێری تەسکیەی نەفس بین و خۆمان و خەڵکی تریش فێری تەسکیەی نەفسکەین بۆ ئالەم قەیرانە. خەڵکە قەیرانی مادی ئەخوێنێتەوە، بەڵام وەڵای قەیرانەکان مادی نییە، قەیرانی معنەویە بەر لە مادی. حتا سەرکردەکانمان ئەگەر خودپەرست نەبوایەن، ئەگەر هەر خەمیان لای خۆیان و گرفانی خۆیان و بانقەکانی خۆیان نەبوایە وایانەکرد لەو خەڵکە، ئەوە ئەنانیەتە زاڵ بۆ بەسەریانە. کەوا بوو بەڕاستی ئێمە هاین لە قەیرانێکی معنەویە، لە قەیرانێکی ڕۆحیە، ئەو قەیرانە معنەوی و ڕۆحیە وای لێکردین کەوتینە ناو قەیرانی مادیوە، کەوا بوو زۆر محتاجین بە تەسکیەی نەفس. تەسکیەی نەفس وەکو وتم گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە، بە تایبەتی لە ڕۆژگاری ئەمڕۆ کە مەسائیلی مادی، مەسائیلی شەهوات و شوبهات زۆر بووە و مع الأسف لە هەندێک لە هەڵس و کەوت و سلوکیاتی خەڵکی گۆڕانکاری بەسەرا هاتووە بۆ ئەوەی خەڵکی بێتەوە سەرسلکی و ڕێچکەی دینداری خواناسی ئەبێ لە ناخەوە دەست پێ بکەینەوە، ئەبێ دڵ و دەرونیان پاکشکەینەوە، پاکەینەوە، وەکو لە سەرەتاشەوەتم چونکە ئەوە کار و مەهامی پێغەمبەران صلی الله علیه وسلم. رسول الله صلی الله علیه وسلم کاتێ توانی مجتەمەعێکی پاک و بێگەر دروستکە وەکو لە جیل قورئانی فرید لن يتكرر، وەکو سەید وا فەرمێ قۆناغێکی ناوازەیی قورئان بۆ دووبارە نابێتەوە، ئەوەنە جوان پێگەیان و پەروەردەی کردن. ئەو پەروەردە بوو لە بەرەوەیەکە لە ئیشەکانی صلی الله علیه وسلم تەسکیەی نەفسی مرۆڤەکان بوو کە ناخی پاکەکردنەوە ئەو کاتە هەڵس و کەوتیان ڕازگۆ بوون، دەست بە وەفا ئەبوون، مامەڵەیان ڕاستە بوو، سەرڕاستە بوون، ئەبوونە خێر بۆ دەوروبەریان. بەس ئەگەر ناخوێران بوو، ناخی مرۆڤ پەروەردە نەبوو، تەسکیە نەبوو، پەروەردە نەبوو، ئەو کاتە سلوکیشی ڕەندانەوەی خراپ و کردەوەی خراپی لێوەشێتەوە. بۆیە لە ڕاستیە مەسەلەی تەسکیی نەفس زۆر مهمە. وەکو وتم خوای پەروەردگار بە موسا ئەفەرمێ ئیذهب إلى فرعون إنه طغى
فقل هل لك إلى أن تزكى فقل هل لك إلى أن تزكى يعني أتبع باك بيتوا ورا جو بقرة لفرمايشتي پروردگار بۆیە لە ڕاستیە زۆر ضرورە لە ڕۆژگاری ئەمڕۆ گرنگی بین بە تەربیەی نەفس بە تایبەتی گەنجەکانمان ناخ و دڵ و دەرونیان پاک بێتەوە بەو معنایە ئەوەی ڕەزائیل و خراپە و گوناه و تاوان و لە شیرکەوە بیگرە تا ئەگاتە هەموو شتە سادە بێکەڵک و بێماناکانی تر لە ناخی مرۆڤ دەری بێنین ڕیشەکێشی بکەین بژاری بکەین ئەو دڕکی و پیسی و ژەهر و گوناه و تاوان و خراپەکاری و شەهوات و ئارەزوبازی خراپ و لە ڕادەبەدەرە کە لە ناخی مرۆڤ هەیە هەڵی کێشین ئەمە پێوترێت تەسکیەی نەفس تەطەهوڕ ئەم نەفسە پاکەینەوە بۆ ئەوەی ئەم نەفسە کە پاکمان کردەوە ئەو کاتە پڕی ئەکەین لە جوانی تیاچێنین پڕەبێ لە خێر لە خۆشی لە دەستپاکی لە وەفا لە ڕازگۆیی لە خۆشەویستی بەرامبەرەکان لە هەموو شتێکی جوانی لە ناخا زەرعەکەین بۆیە لە ڕاستیە ئەمە ئەمڕۆ زۆر مهمە بە تایبەتی بۆ کۆمەڵگەی کوردەواری و بۆ کۆمەڵگەی مسلمانان بەمەنە بێ لە ڕاستیە ناتوانین جارێکی کە ئومەتی ئیسلام و میلەتی کوردیش لەسەر قاچی خۆی ڕاست بێتەوە چونکە ئەگەر ناخمان پاک کردەوە ئەو کاتە گۆڕانکاری لە ژیانمانە ڕوو ئەدا سلوکمان جوانە بێ ئەبینە یەکمان خۆشەوێ مەحەبەتمانەیە ئەبینە کەسێک کارکتەرێکی ئیجابی و کارە لە کۆمەڵگەدا ئەبینە مای خێر بۆ دەوروبەری ڕازگۆ ئەبین بە وەفا ئەبین ئەمینە بین یعنی بە هەموو شتێک حەق و مافی خۆی پێدەین بەسەر کەسا ناچی بۆیە لە ڕاستیە زۆر ضرورە لە ڕۆژگاری ئەمڕۆ گرنگی بدرێ بە مەسەلەی تەسکیە و بەرکردنەوەی تەسکیە و پەروەردەکردنی ناخی مرۆڤەکان چونکە لێرەوە گۆڕانکاری ڕوو ئەدا لە هەڵسوکەوتی ئەو کەسان لە گفتاریە لە ڕوانینە لە قسەیە لە هەڵسوکەوتیە لە کرداریە لێرەوە تەحەڕک و جوڵایکە لە ناخیەوە کە ناخیەمان تەسکیە کرد پەروەردە کرد پاک کردەوە جوان کرد خراپەکانمان تێ دەرکرد جوانیمان تیا ناشت ئەو کاتە ئەو کەسە بێتە خێر هەر ئەمەشە ڕەسوڵ الله ئیشارەتەکە فەرمێ پارچە گۆشتێ لە ناخی مرۆڤ هەیە ئەگەر ئەو پارچە گۆشتە ساڵح بوو هەموو لاشەکە ساڵحە بێ ئەگەر ئەو پارچە گۆشتە فاسد بوو هەمە لە هەموو لاشەکە و کردارەکانیش فاسدن پاشان فەرمووی ئەلا وهیە القەلب ئەوە دڵە ئەم دڵە ئەم ناخە ئەم دەروونەی مرۆڤ ئەبێ تەسکیەکەین پەروەردەی بکەین بە تایبەتی لە ڕۆژگاری ئەمڕۆ کە جەنابەت پرسیاریەکەی زۆر زەرورمانە بە تایبەتی گەنجەکانمان ئەگەر ئەیانەوێ لە فیتنە و خراپە و کاری ڕۆژگار پارێزراو بوون و خاوەنی کەسێتێکی تۆکمە و قایم و خێردار بن بۆ خۆشیان و دەوروبەر و کۆمەڵگەشیان ئەبێ ناخیان پاکەنەوە لێرەوە دەست پێ بکەن خۆی بێگومان ئەگەر بە شێوەیەکی گشتی سەیری مرۆڤ بکەین و سەیری جیهان بکەین ئەبینین کۆمەڵە شت هەیە شتی نەگۆڕن و کۆمەڵە شت هەیە شتی گۆڕاون لە شتە نەگۆڕەکانە بۆ نمونە مەگەر سەیری با بڵێن گەردوون بکەین و سەیری مرۆڤ بکەین یعنی لەو کاتەوەی گەردوون و زەوی دروست بووە خۆر هەر هەیە تیشی خۆر هەیە ڕۆژ هەیە شەو هەیە کۆمەڵی دیاردەی با بڵێن گەردوونی هەیە لە ناو خودی ژیانی مرۆڤ بۆ نمونە وەرزەکان چوار وەرزەی ساڵ و ئەو گۆڕانکاریانەی کە هەیە شتی ئەمانن پشتی بەردەوام هەن و بەردەوام ئەمێنن لە ناو خودی مرۆڤیشا مەسەلەن کۆمەڵی لایەن هەیە لە مرۆڤ کە بۆ نمونە هێز و توانەکانی ناو دەرونی مرۆڤ وەکو هێزی عەقڵی وەکو هێزی با بڵێن سۆز و عاتیفە وەکو گەڕان بە دوای نهێنیەکان و با بڵێن هەستکرد پرسیارەکان و بۆ نمونە حەزکردن لە جوانی و بۆ نمونە حەزکردن لەوەی کە مرۆڤ بە سروشت حەزی لەوەیە کە دەوروبەر ڕێزی لێ بگرێ ینی بە ئەوی کە مەسەلەن لە دەرووناسیە ماسلۆ ئەوانە پێڵێن ئیحساس مەسەلەن بە احترام هەستکردن بە ڕێز هەستکردن بە ئاسایش و ئەمنیەت با بڵێن ئەمە کۆمەڵەشتن لە دەرونی مرۆڤ هەر لە کۆنەوە هەن یەکێ لەو لایەنانەی تریش کە با بڵێن بە شێوەیەکی گشتی لە مرۆڤ هەیە ئەوەیە کە ئەمە بە شێوەیەکی گشتی لە کۆنی شەو تا ئێستا بریتە لەوەی کە مرۆڤ حەزەکە وە پێویستیشی بەوەیە کە گەشە بە لایەنەکانی دەرونی خۆی بدا لایەنە با بڵێن چاک و خێرخوازەکانی خۆی هەوڵ با زیاتر بکەوە لایەنە شەڕەنجێز و خراپەکانی خۆی وردە کەم کاتەوە یعنی ڕۆحی ئەتوانڵێن بە شێوەیەکی گشتی ڕۆحی شارستانیەت و دروستبوونی ئاینەکان دروستبوونی شارستانیەت بەشێکی گەورەی بۆ ئەمەیە
یعنی بە درێژایی مێژوو مەسەن یاسا بۆچی هاتووە بێژگەل لە دین یاسا بۆ ئەوە هاتووە کە ئەو مرۆڤە شەڕەنجێزانەی کە ناتوانن کۆنتترۆلی دەرونی خۆیان کەن وەکاری سەرپێچی و خراپە ئەنجامیان ئەو کاتە لە دەرەوە سزا بدرێن ینی کۆمەلگا سزایاندا بەپێی دامەزراوە بەپێی ئەو مهینەی کە هەیە چ نەریتی کۆمەلگا بێت چ یاسا و دامەزراوی یاسایی بێ ئەنجا بەشە گۆڕاوەکەی مەبەستم چیە بەشە گۆڕاوەکەی دنیای ئەمڕۆ زۆر زۆر پێویستی پێێتی بۆچی چونکە دنیای ئەمڕۆ دنیایەکە مرۆڤ زۆر با بڵێن ئەو هێزانەی کە هێزی با بڵێن مرۆڤ ڕاکێشن بۆ کاری خراپ یا مرۆڤ لەکەن زیاتر بەرەو هەستە دوو لە ڕووی بەڕێزەکانتان هەستە ئاژەڵەکانی خۆی یا هەستە شەڕەنجێزەکانی خۆی یا هەستە با بڵێن جانەوەبهینەکان با بڵێن ئەوەی کە مرۆڤ حەزی لە کۆنتترۆلکردن و زاڵبوونە بەسەر دەوروبەرەکەی خۆیان یاخود با بڵێن هێنانی زۆرترین سوود بۆ خۆی ئیتر بەدەر لە ڕەچاوکردنی لەوەی کە ئەمە ئایا چەنێ لەسەر حسابی خەڵکانی ترە و چەندێک خەڵکی تر ئەبێتە قوربانی یعنی لەبەرەوە لەم سەردەما لە مرۆڤی ئەمڕۆ ئەوە ئێجگار پێویستتر بووە و ئەکا کە مرۆڤ بە دوای ئەوە بگەڕێکە ئەم لایەنە گەشە پێبا و من پێشم وایە ینی مرۆڤایەتی ئێستا لە سەردەمی ئەم سەردەما ڕاستە مەسەن لە ئەوروپا بەپێی ئەو گۆڕانکاریانی کە لە دنیای ئەوروپا دروست بن بە تایبەتی کە کاریگەری ئاینی مەسیحی لەسەر خەڵک کەم بۆتەوە وای لاتوە لا ئیرادی خەڵک بە دەروون بە دوای ئەوە ئەگەڕێ بەدیلێکی تر بدۆزێتەوە بۆچی چووکە هەستەکە کۆمەڵی فراغی بۆ دروست بووە کۆمەڵی بۆشایی بۆ دروست بووە با بڵێن کە زۆر جار بە معنەویەت و بە ئاین ئەتوانێت ئەو بۆشایانەی پڕکاتەوە و ئەتوانێت با بڵێن لایەنە ئینسانی و لایەنە باشەکانی خۆی بتوانێت بپارێزێت خۆی هەر کاتێک کە دنیا جێگەی زۆری گرت لە دڵا حتمما نەفس لەو دڵانە کەمە بێتەوە واتە یعنی نەفستایە بە خراپە لە دڵی ئینسانەکە جێگرە بێ ئەمەشە کە هەموو نەسەکان کە زەمی دنیاکە کە زەمی ئەوە کە ئینسان متعلق بێ بە دنیا نە لە بەرەوەی کە ئیش لەکا لە دنیا بەڵام قەزدەوەیەکەوە ئەم منافسەی کە لە دنیا هەیە لەسەر دنیا هەیە نەمێنێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئیشارەتی کردووە بە لە کاتی فەقیری سەحابە فەرمێتی فوالله ما الفقر أخشى عليكم ولكن أخشى عليكم الدنيا أن تبسط عليكم الدنيا فتنافسوها فتحاسدوها فتهلككم كما أهلك من كان قبلكم لو أترسم كوا لدواي خم دنیاتان خۆش بێ و ژیانتان خۆش بێ وای لێ بێ ئەمە نەزۆرتان بێ اینجا دەستکەنە منافەسە و حەسوودی بە یەکتری وەکو چۆن ئومەتەکانی پێشخۆتانی لە ناودا ئێوە شەروەها لە ناودا کاتێکەوە دنیانی عسر بۆتە عسری مادە و ڕقەمی پارە زۆرکردن و مڵک زۆرکردن و ڕەسید بەرزکردنەوە و اعتیباراتی دنیای زۆر لێکە درێ و خەڵکی اعتیباری سەیری یەکتریەکە حسابی سیارەی یەکتری و ماڵی یەکتری و مۆبایل یەکتری و ژیانی یەکتری ئاوها قیمەتی ئینسان بۆتە شتەکانی مادیەکانی چەندێکە پێویستەکە لەسەر ئەوەی کە موسڵمانە لەم کاتە بۆ ئەوەی کە ڕۆحی نەفەوتێ لەگەڵ مادیاتە بۆی لەزەت لە عیبادەتەکانی ببینێ بۆ ئەوەی کە لە بیری نەچێکە عابیر و سەبیلە غەریبە یان عابیر و سەبیلە لەم ژیانە هەموو جارە بگەڕێتەوە ئەمەش وەکو ئیمام ابن قەییمە فەرمێ هەر کەسێک گەرەک و لەم شوێنانە دڵی هەبووەوە دڵی هەیە لە کاتی نوێژە و لە سەر قەبرانە کاچێتە سەر قەبران و لە کاتێکا کە قورئان خوێنێ ئەگەر لەم شوێنانە دڵی بوو ئەوە ئەتوانێت دڵی هەیە خاوەن دڵە بەڵام ئەگەر دڵی نەبوو باوەکو بۆ ئەوە بگریکەوە دڵی نییە چونکە ئەو کەسە لەم شوێنانە نەفسی حازر نییە و دەرونی حازر نییە و دەرونی پاک نەکردوتو وەڵاهی بە هەردوو شێوەیان نەکرێ بەتەن هاوفەردی بزەبت من نمونەیەکی جوانە بۆ ئێهێنمەوە ئیسا و کەسانەی کە بیانێ فێری ڕاضە وەرزش ببن بەتەنیا ئەتوان شتێ فێر ببن بەڵام بە غەڵەت فێرە بن بەڵکو ئەگەر مدەڕیبێکیان هەبێ لەوانەیە هەنگاوێک یا بڵێن مەرحەلەیە کە تۆ لە وەرزشە ئەیبڕی بە ماوەی 10 ڕۆژ ئەگەر مدەڕیب هەبێ لە ماوەی سەعاتێکە ئەو مەرحەلەیە ئەبری و تێ ئێپەڕێنی بەڕاستی تەسکیەی نەفسیش هەروایە تەسکیەی نەفس من ئەوەنەی خۆم تەجروبەم هەیە ئەوەش بزانە کە من لە حیاتی خۆمە وەکو بڵێن منسوبی هیچ شێخێک نیم
بەڵام وەڵاهی ئاواتیشم بە شێخی خواستووە کە بتوانم تەمەسوک لەسەر دەستی بکەم زۆریش چاوم گەڕاوە گەڕاوم لەملا لەولا بۆ ئەوەی کە ئەزانم تەسکیەی نەفس پێویستی بە کەسێ هەیە کەوا تەدریب پێ بکە کەوا مەرحەلەکان زوو پێ ببڕێ و زوو پێ بگەیی بەڵام ئەمڕۆ بەداخەوە ئێڵێم یعنی تەسکیەی نەفس بە کورتی وەڵامەکە بمەوە لە ناو کۆمەڵا باشترە و لەسەر دەستی مامۆسایەکی مدەڕیب و شێخێکی کامڵ زووتر پێ ئەگەیەی ئەتوانم بڵێم بە تەنیا یا هەر پێ ناگەی یا پێش بگەی ئەوەنە سەرسمتەیت و ئەوەنە ئەکەویت و هەڵەسیتەوە لەوانەیە هەفتا برینت تێ ببێ لە دوایشە هەر بە نوقسانی پێگەیشتووی بەڵام ئەو شێخە نەماوە ئیمامی غەزالی کە لە 505 هیجریە وەفاتی فەرمووە ئەفەرمێ کۆمەڵێ ئەوسافی ئەو شێخانە ئەفەرمێ کە پێویستە ئینسان تەمەسوکیان لەسەر دەستکا لە پاش ئەفەرمێ ئەم شێخەی من بۆم باس کردی وەکو کبریتی ئەحمەر وایە وەکو گۆگردی سوور وایە گۆگردی سوور دیارە هەر نییە یان زۆر کەمە وەکو گۆگردی سوور وایە لەبەرەوە غەزالی خۆی بەو هەموو تەسەوفەوە تا وەفاتی کردو تەمەسوکی بێت شێخێ نەکردو دیارە نەیدۆزیوەتەوە ئێمەش ئەگەر مامۆستایەک شەر نییە شێخە شێخی تەریقەت بێ مامۆسایەکی مدەڕیب بدۆزینەوە کە ئەو مامۆسا بتوانین لەسەر دەستی پەروەردە بکەین نەک ئەو شێخانەی کە بەڕاستی وەکو عەرزم کردی هەر خەریکی دنیان و دنیا کۆکردنەوەن و شێخایەتیان کردو بە وەسیلەیەک بۆ گەیشتن بە ئاواتەکانی دنیا ئەوانە من ناڵم تۆ تەمەسوک لەسەر دەستی ئەوانە بکە بەڵام ئایا لە شێخی تەریقەت بێ ئایا لە مامۆسای مەکتەب بێ ئایا لە مامۆسای مزگەوت بێ ئەگەر تووشی مدەڕیبێک هاتی مامۆسایە هاتی کەوا ڕێنمایی بکات و فێری تەسکیەی نەفس بکە مەرحەلە بە مەرحەلە ئەو هەنگاوانە و پێ ببڕێ وەڵاهی لەسەر دەستی ئەوان تەمەسوک کەیت و زۆر زووتر پێ ئەگەی ئینشەڵڵا ڕەحمەتی خوای لێبێت لە ئاخر جارە من چوومە خزمەتی حاجی شەماڵ ئەو حاجی شەماڵی کەوا سلێمانی کوردستان مەبهور بوون مەبهور بە معنا معجب بوون پێی زۆر سەریان سۆر ئەما لە محازەرەکانی لە ئاخر جارە کە چوومە خزمەتی لە هەولێر لە نەخۆشینەکەیا بوو فەرمووی ئیسە من شێخێکم هەیە و لە هەموو هەرزووکەوتێکا پرسی پێک یعنی مە خەڵک ڕەنگە بەلای و عەجایب ئەمە قسەی حاجی شەماڵ خۆیەتی مامۆستا عوزەیرشم شاهیدە کە لەو کاتا لە خزمەتیا بەیەکەوە چوین مەبەستمەوەی ئەو پیاوە دوای دیارە مەرحەلەیەکی زۆر لە کاتی نەخۆشیە و پێش نەخۆشیش گەوێتە ئەو قەناعەتە کە پێویستە کەسێ هەبێ تەمەسوکی پێوە بکات و دەستی پێوە بگرێ و پرسوڕای پێ بکە لێرە عەرزم کردی ئینسان لە ناو کۆمەڵە ئەگەر جەمعێکی مبارەکی دەستکەوێ مامۆسایەکی مبارەکی دەستکەوێت زووتر ئەگەێتە مەنزڵ و زووتر ئەتوانێت تەسکیەی نەفسی خۆی بکات تەسکی نەفس بەڕاهێنا بە جەمعی بێ بە فەردی بێ هیچ ئیشکالێکی نییە ممکنە کردووە بە جەمعی بەیەکەوەدان حەڵقەی زیکرت هەیە قورئان خوێندنت هەیە نەسیحەت و ئامۆژگاریت هەیە ئەمانە هەموو یەڕاتە بابی ئەوەوە کە تەسکی نەفس یعنی لە کاتێکە لە مەجلیسێکی حەڵقەیەکی زیکرا لە مەجلیسێکی ژرا لە کۆڕێکی زیکرا لە مەجلیسێکی وەعظ و خوتبە و ئامۆژگاریە باز لە ڕەزائیلەکانەکەی ئەم شتانە خراپن مرۆڤ لێی دوورکەوێتەوە ئەم شتانە جوان و باشن مرۆڤ پێی هەستێ ئەمەش هەر بەشێکە لە تەسکی نەفس بە کۆمەڵ وەکو تاکیش بەڵام لە ڕاستیا وەکو تاک زۆر مهمە مەسەلەی هەستان بە شتە جوان و چاکەکان بۆ ئەوەی ئەم مرۆڤ ئەم دەرونەی پاکاتەوە لە شتە لە نەخۆشیە معنەویەکانەوە دەرونیەکانەوە وەکو حەسەد و بغز و چین و سەرەتاکەیان وەکو وتم لە خواپەنابان لە شیرک و ڕیا و ئەوانەوە بێتە خوارەوە بێت بۆ هەموو مەسەلەی حەسوودی و بغز و ڕق و چین و ئیلا ئاخریه ئەمانە هەموو خراپەکارین ڕەزائیلن ئەبێت لەم ناخابیان کوژی دڵمانە دەریان کەین فڕەیان نین لە شوێنە زەرعی خۆشەویستی بکەین زەرعی ئیمان بکەین زەرعی تەقوا بکەین زەرعی خواناسی بکەین محەبەتی خوا تەقوای خوا شەرمکردن لە خوا هەستکردن بە هەیمەنەت و عەزەمەت و جەلالی خوا بەوەی خوا ئەدبین و مراقیبە بە ئەمە فەرد خۆی بۆ خۆی بەم تەزەکر و تەفەکورە خۆی خوا تۆبە بکات و ئاگای لە ناخی خۆی بێ ئەمە بەشێکە فەرد لە ناخی خۆیان و هەرسان بە کردەوە جوانەکانی هەرسان بە عیبادەتەکان بە عیبادەت و بە مامەڵەی ڕۆژانەش بە عیبادەت نوێش ڕۆژوو قورئان خوێندن پاڕانەوە زیکر ئەمانە ناخی مرۆڤ پاکەکاتەوە وەکو فەرد پێی هەڵەسێ وەکو کردداری جوانیش بەدەم فەقیر و هەژار و نەدار و لێ قەوماوەسی لێ ڕەحم و نەخۆش و ئیلە ئاخیریه ڕیزی کە هەموو لە خێر و چاکە کە ئەنجامیە دەی ئەم دیسانەوە ئەمە ئاودانێکە بە ناخی خۆت و ناخت گەشاکە بۆیە لە ڕاستیە
لە هەردوو بوارەکە هەم بواری فەردی هەم بواری جەماعی ئێمە پێویستمان بە تەسکیە نەفسی هەیە بە هەر شێوەیەک بێ ئەساس ئەوەیە ئێمە هەنگاو هەڵگرین بەرەو پەروەردەی ناخی خۆمان بۆ ئەوی ببینە کەسێکی خێردا لە ناو کۆمەڵگە و مجتەماعدا. جارێکی کاڵێ مەگەرمانەوێ ئەم ئومەتی ئیسلام لەسەر قاچی خۆی بوەستێتەوە پێویستمان بە مرۆڤی ساڵح و ئیجابی و چاگەیە بە تاکی چاگەیە بۆ ئەوەی کۆمەڵگەیەکی چاکیش دروستکەین. هەموو ئەمە بە پەروەردەی دەروون و ناخی مرۆڤ دەبێ کە بریتە لەوەی ئەوەی لە خراپەکاری هەیە لە ناخمانە دەریکەین کە پێوترێت تەطەهور ئەوەی پێی ئەوترێ لە جوانی و لە چاکی خۆمانی پێ بڕازێنینەوە سابتیکەین لە خۆمانە وەکو ئەڵێ تەطەهور وتەحقق وتەخەلق یعنی ئەوەی خراپێ لای بین ئەوەی جوانی و چاکێ لە معناکانی ئیمان بەخوا تەوەکل بەخوا هەستکردن بە مراقەبەی خوا ئەمانە لە ناخمانە زەرعەکەین وتەخەلق ئەو کاتە هەڵسو و کەوتیشمان جوان ئەبینە کەسێکی خێردار و ئیجابی بۆ کۆمەڵگە ئەو کاتە ئینشاءڵڵا وردە دەرو لە هەموو لایەکەکرێتەوە و خوای گەورە هەموو لایەک سەرکەوتوو بکە. من پێم وایە بە هەردووچی پێویستە ینی ئێمە ئەگەر سیرکەین هەر بە پێی هەموو ئاینەکانیش بێ و بە پێی ئاینی ئیسلامیش بێ مرۆڤ دوو جۆر چالاکی ئاینی هەیە بە شێوەیەکی گشتی چالاکیێکی دەستە جەمعی هەیە کە بۆ نمونە کابرایەکی مەسیحی بەوەی کە ئەچێتە کەنیسە یا بۆ نمونە ئەچێتە بەردەم قەشەیەک ئاینێکی خۆی بە پێی خۆی با بڵێن ئەترافەکە لەسەر ئەو گوناهانە و ئەو شتانەی کە کردوێتی ئەگەر بە پێی ئاینی ئەوانیش بێ بە پێی ئاینی خۆمان کە ئاینی ئیسلامە کۆمەڵی حاڵەتی تایبەتی هەیە کەوا لە مرۆڤەکە ئەو حاڵەتان ئەوەی تابێت حاڵەتی دەستە جەمعی بۆ نمونە مانگی ڕەمەزان مانگی پیرۆزی ڕەمەزان بریتە لە ئەو مانگەی کە مرۆڤەکان بە شێوەیەکی دەستە جەمعی کار لەسەرەوەکەن کە دەرونی خۆیان پوختکەنەوە و ئەوەی کە لە تەسەوفا پێوترێت تەخلیە و تەحلیە ینی پوختکردنەوەی مرۆڤ لە هێزە خراپ و لایەنە خراپەکانی ناو دەرونی و ڕازاندنەوەی تەحلیە ڕازاندنەوە و جوانکردنی بەشتە باشەکان لە مانگە وەکو ینی لە ڕووی زەمەنیەوە وەکو زەمن لە مانگی ڕەمەزانە ئەنجام مەدرێت یا بۆ نمونە لە نوێژەکانی ڕۆژی جومعە ئەنجام ئەدرێت. ئەمە لە ڕووی زەمانیەوە لە ڕووی مەکانیەوە دووبارە ئێمە هەندێک بۆنەیمان هەیەکو بۆنەی بۆ نمونە حەج کە خەڵک ئەچێ گەشتەکە بۆ شوێنێکی مەکانی کە کۆمەڵە شوێنی پیرۆزی تایە بۆ ئەوەی کە ئەچێتە ئەو شوێنانە جارێکی تر بۆکۆڵێ بچێتەوە نەو ئەو حاڵەتە ڕۆحیانەی کە مەسەلەن بیر لە کەسێکی گەورەی وەکو ئیبراهیم پێغەمبەرە کاتەوە کە پێشتر باسمان کرد کە چۆن قوربانی دابە خۆی بە خێزانەکەی قوربانی ئامادەی تیا بۆ قوربانی بدا بە کوڕەکەی کە ئیسماعیلە لە پێناوی خوددا مەسەلەن کاتێک کەسێک ئەچێتە حەج ئەم شتانەی بیرەکەوێتەوە کاتێک ئەچێتە مەکەی پیرۆز قوربانی پێغەمبەر و هەوڵی پێغەمبەر و درودی خوای لەسەر بێ و هاوڵان و ئەو شتانەی بیرەکەوێتەوە ئەمە وای لێکا لە ڕووی مەکانیەوە لە ڕووی شوێنەوە حاڵەتێکی ڕوحی بۆ دروست بێ و حاڵەتی مەسلەی تەسکیە و ئەوانەی تا دروست ببێ ینی وەکو ئەمە وەکو شێوەی نمونەی دەستە جەمعی بە کۆمەڵ وەکو نمونەی تاکو بە تەنهاییش بێگومان ینی مرۆڤەکان پێویستیان بەوەیە خۆیان ببن بە چاودێر بەسەر خۆیانەوە ینی دوجار مەسەلەن ئیمان و ئیحسان و ئەوەی کە لە قورئانە مەسەلەن ئەوەی کە لە فەرمودەی صحیح پێغەمبەر دوودی خوای لەسەر بێ مەسەلەن باس کراوە ئیسلام چییە و ئیمان چییە و ئیحسان چییە ئەو سێ قۆناغە کە ئێمە هەمومان نەزانین پێغەمبەر درودی خوای لەسەر بێ فەرمی لە وەڵامی ئەو کەسەی کە بە جلوبەرجێکی سپی عەرەبیانەوە هاتبوو بۆ لای با بڵێن پرسیاری لێکرد کە ئیمان چییە و ئیسلام چییە و ئیمان چییە و ئیحسان چییە فەرمووی ئیسلام ئەوەیە کە بۆ نمونە هەمومان ئەزانین یعنی با بڵێن پابەندبوون بە شتە ئاشکراکانی دینەوە شتە ئەینەکانی دینەوە کە ئینسان کە نوێژ بکە ڕۆژوو بگرێ زەکات بە مەسەلەن حەجی ماڵی خوا بکە کە دەسەڵاتیە بوو ئیمان بریتە لە ئیمان بەخوا بە پێغەمبەرانی بەڕێز و بە ڕۆژی دوایی و بە قەزا و قەدەر و بە مەلائیکە بەڵام لە ئیحسانە کە هینەکەی ئەوە بوو کە وتی تۆ خوا بۆ ئەن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك تۆ خوا بۆ شێوەیە بپەرستی کە وەکۆی کە خوا هەمیشە ئەدبینێ و ئەگەر تۆ خوددا نەبینی خۆ ئەو تۆ ئەبینێ جا کورتەی قسەکە مەبەستم وەیە مرۆڤ لە حاڵەتی تەسکیە ئیش لەسەر ئەمانە ئەکا یعنی ئەگەر سیرکەین لە هاوڵەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ کە کۆمەڵێک مەسەلەن دەق دابەزیوە هەوڵیان داوە لەگەڵ دەقەکانە دەرونی خۆیان ڕابێنن وەکو فەردی ڕاستە لە ناو پرۆسەیەکی دەستە جەمعیە بۆ ئێستا بۆ نمونایەکی لەوانی کە لە سیرا باسەکرێ کاتێک کە ئەو ئاەتە پیرۆزەی کە دائەبەزێ
لا تدخلوا بيوتا غير بيوتكم حتى تستأنسوا وتسلموا على أهلها ألويا مثلا الله هو أزكى لكم مثلا دعاء يكسر كلمة بس هو مسألة تزكية الله أمريكا ببي أويك بابلين تقبل لمالك وببي كديار نريتي أو كاتيك ومالجايس أو سردم ببي تقليدان وعدد وابو خويك دو بماله كاتيك أم دقتها أبزي بابلين لسر دروني خلق لسر دروني هاولا كان قرصة يعني كابرار رانهاتو مثلا تو والله واد لي بيتو خوب كيب مالي باوك تابع تقلي يا مالي براد يا خصمك يا اموزاك يا فلانك امينا يا بس ابيتي شو قرصه مثلا كاجر بيبله واذا قيل لكم ارجعوا فارجعوا هو ازكى لكم والله ما تعملون خبير ما بس كم اوي يعني اجر مش تقيا لدرجه مالك من بلا والله كاك ببولا بقرر من بوم ناكري يا مثلا جنجاونيا كذا استاج زور قرصه بس مسلماني استوا كاو كاتش نريتك هل توابي شواني هو يعني خوان هاتون بس بو تحقيق كرنوا وتانا باشا باور باخو ما رابين من يم اي مثلا اي عبد الله يقول عمر يا مثلا اي ابن مسعود يا اي ابن هريره يا هل جله والله من يم تقيم لما لقيته تبله جنجاوني بروروا يعني خوان ورا هنا وكشتي تسكيكي فردي بو خوي رابين اس بكرتكي بيك تعبيري كرت يعني خوي رابين دروني خوي رابين لسر اوي فرماني خدايا قبولك شبويك مثلا اويك شبه فرمان بيت شبه قد غلي كردن بيت كواته هردو لا ينكي يعني براستي علماء عقيدة وعلماء نفس كباسي درون باكر نوان كردوا لەگەڵ یەکێک لە کردەوەکانی دڵ تەسکیەیە یعنی وەکو چۆن ئینسان کە تعریفی ئیمانیان کردووە و توانە نوتقە بە زمان و بە کردەوەش بیسەلمێنێ و بە دڵیش باوەڕی پێ بێ لێ کاتە یەکێک لە کردەوەکانی دڵیش لەگەڵ ئەوە کە باس کراوە وەکو چۆن مەحەبەت و خەوف و ڕەجا و تەوەکول و خەشیە و هەموو ئەعمالەکانی تر یەکیان تەسکیەیە ئەمەش لە ظاهری کەسێکا بۆ کەسێکی تر فەرق پێ ناکرێ ئللا مەگەر بە ئاسارەکانی نەبێ یعنی شتێکمان نییە بڵێن کەسێک کە تەسکەی خۆی کردووە عیبادەتێکی لە خەڵکی زیاترە بەڵام لە ئەسەری ئەو تەسکەی کە کردوویەتی ئەوەیە کە خۆی لە حرام ئەگرێتەوەکو سیدنا عومەر بن عەبدولعەزیز فەرموویەتی تەقوا بەوە نییە کە ئینسان زۆر بە ڕۆژوو بێ یا زۆر نوێشکە بەڵام بەوەیە کە کەوتە حرام لە ناو حرامێکا بوو دەسی بۆ نەبا و خۆی پارێزێ ئەمە بە شتێکی فەردی ئەکرێ یعنی بە شتێکی ئەوە نییە کە بڵێن وەڵا جەماعەتێ دانیشن لە مزگەوتێکە یان لە شوێنێکی گشتیە یان لەکوێ شوێنێکی تایبەتە یان لە ماڵێکە بڵێن با تەسکیەی نەفسی خۆمان بکەین ئەگەر قەزدی بیرکردنەوەی مردن بێ بیرکردنەوە بە تەنیا ئەکرێ و باشترین بیرکردنەوەکانیش ئینسانە لە کاتی نوێژ و قورئان خوێندن و سەرقەبرانە کە ئیمام ابن قەیم ئیشارەتی کردووە لەو شوێنانە دڵ حازرە بێ و دڵ چریکەی بەسەرادێ يعني بير لوا كاتو كامانا موعظي أو كان وبيري أو خنو وحاضر به أينا بشيوي جماعي ذكري جماعيان تسكي جماعي أمشتانا بيغمري خواصة وصلا بجماعي كزني وتوا هريك بخو يقرك وتواني عبادة كان يعني أويك لشاني بوا تنشتي بوا صحابة وعبادتي كردوا كوا بيكتريان نزاني ووزاري وهي علمي شي بوا بوا كتري نيزاني وعلمي جيتا شي درجيك